الحمد لله وحده والصلاة والسلام على من لا نبي بعده ومن اهتدى بهداه. برزان و خۆشەویستان بینەران لە هەر شوێنێک هەن سەڵاو و ڕەحمەتی خواتان لێبێت. گومان لەوەدا نییە کە مانگی ڕەمەزان مانگێکی زۆر تایبەتە و ئیماندارانیش بە تایبەت میوانداری لەم مانگە مبارەکە دەکەن. لە نێوان ئەو خەڵکانەی کە میوانداری و ڕزگرتن دەکەن بۆ مانگی مبارەکی ڕەمەزان توێژێکی زۆرن لە تەوبەکاران، لەو کەسانێک کە دەگەڕێنەوە بۆ لای خوا زیاتر لە توێژی گەنجەکان بە هەردوو ڕەگەزەوە. ئەمە دەرفەتێکی زۆر باشە، بەڵام ئەوەی گرفتە لێرە ئەوەیە کە زۆر لە گەنجەکانمان لە خوشکان لە برایان گرفتی ئەوان هەیە کە ناتوانن لەسەر تەوبەکەیان لەسەر گەڕانەوەکەیان بەردەوام بن. بۆیە من لێرە هەوڵ دەدەم لەم وەختەدا لەم ساتە وەختەدا تەرکیز بکەم لەسەر ئەم خاڵانەی کە گرنگن بۆ بەردەوام بوون لەسەر تەوبە. ئینسان و ئینسانی ئیماندار ئەم ژیانە دەرفەتێکی گرنگە لە بەردەستیدایە. بۆیە چاکترین شت بۆ قەرەبووکردنەوەی ڕابردوو بۆ گێڕانەوەی ژیان لە ڕابردوو ئەوەیە کە ئینسان لە هەڵەکانی پەشیمان بێتەوە، بۆ ئەوەی باجی قورستر نەدەین، بۆ ئەوەی دوورتر نەکەوینەوە لە ئامانجەکەن، بۆ ئەوەی کە دەرفەتمان لە چیز نەچێت کە تاکە دەرفەت و دەستمایە و سەرمایی ئێمە ئەم ساتە وەختانەیە کە لە ژیانماندا بەڕێ دەکەین. لە پێش هەموو شتێکا بزانە ئەگەر ئینسان گوناح بکە واجبە تەوبەش بکە. خوا دەفەرمێ ومن لم يتوب فأولئك هم الظالمون. ئەگەر تەوبە نەکەی زاڵمی ستەمکاری. وخوای تعالی واجبی کردو دەفەرمێ وتوبوا إلى الله جميعا أيها المؤمنون لعلكم تفلحون. ئەی ئیماندارینە هەمووتان بگەڕنەوە بۆ لای خوا بە هیوای ئەوەی کە ئێوە سەرفراز بن، کەواتە هیوای سەرفراز و سەرکەوتنتان لەوەدا کە تەوبە بکەن و بگەڕێنەوە. پەروەردگار دەفەرمێت إن الله اشترى من المؤمنين أنفسهم وأموالهم بأن لهم الجنة. ليش لصفاتكان نفرمي التائبون العابدون. واتا أوانيك كتوبة دكان براستي توبة كردن إنسان دكاتر شايني أو شايستي أو كپروردگار ما ملي لقلابك بويك جيان ومالي لبكر ولبرامرة بهشت بداتي. خوي تعالى دفرميت يا أيها الذين آمنوا توبوا إلى الله توبة نصوحة عسى ربكم أن يكفر عنكم سيئاتكم ويدخلكم جنات تجري من تحتها الأنهار. أجل إنسان توبة راستقينة بكان قمان لو دانية بم توبة راستقينة دو نعمتي قورا دس خوي دخا يكيشيان أويك يكفر عنكم سيئاتكم خدا لقنا حكان من دبوريد ومشا ويدخلكم جنات دەمان خاتە ناو بەهەشتەوە. ئای ئێمە چمان دەوێت لەوەی کە خدا بمان بورێت و لەوە زیاتر کە خوای تەعالا بمان خاتە ناو بەهەشتی پان و بەرینەوە. بۆ ئەوەی کە ئینسان بەردەوام بێت لەسەر تەوبەکە لە پێش هەموو شتێکدا ئێوە کەسێک کە تەوبە دەکەی، ئێوە کەسێک کە لە گوناحا ژیاوی هەتا ئێستا دەتەوێ ژیان بە خۆت بگەڕێنیەوە، دەتەوێ دیسان دەست پێ بکەیەوە، دەتەوێ خدا لە خۆت ڕازی بکەی، دەتەوێ قەرەبووی ڕابردوو بکەیەوە. لە پێش هەموو شتێکا بزانە تۆ سپاسی خوا بکە لەسەر ئەوەی کە تۆی من هەر کەسێکیکەی تەوفیق داوە بۆ ئەوەی کە لەسەر ئەم ڕێگا ڕاستە بین، بۆ ئەوەی کە خۆمان بدۆزینەوە، بۆ ئەوەی کە زانیمانە هەڵەمان کردووە، بۆ ئەوەی کە بەخەبەر هاتووین، بۆ ئەوەی کە لە کاتی خۆیدا تەوبەمان کردووە کاتێک دێتەوە بێ لێ تێدا ژیران نابێت. کەواتە ئەمە خاڵی یەکەم شت ئەمە سوپاسی خوا بکەین لەسەر ئەم نیعمەتە بەدڵەوە لە ئیخوای بیزانن، بەزار دانی پیابێنین، بەکردەوەش نیعمەتەکە بقۆزینەوە و نیعمەتەکە لە جێ خۆیدا بەکاربێنین. خاڵی دووەم دەبێت بزانین بەڕاستی کەسی گوناحبار وەکو کەسێکی مردوو وایە بەهۆی تەوبەکەیەوە زیندوو دەبێتەوە کە خوای تەعالا دەفەرمێ ئەوە من کان مەیتًا فأحیەیناه کەواتە وجعلنا له نورا يمشي به في الناس. ئینسانی گوناحبار وەکو مردوو وایە بەهۆی ئەم تەوبەیە، بەهۆی ئەم ڕووناچیە، بەهۆی ئەم ئیسلامەیە، بەهۆی ئەم خۆدۆزینەوەیە زیندوو دەبێتەوە
لە تاریکستانی ژیان بەم ڕووناچی تەوبەکردن و بەم ڕووناچی ڕێگای ڕاستگرتنە دەتوانێت خۆی دەرباسکە. خاڵێکی تر ئەوەیە کە ئەو کەسێک کە گوناحی کردووە هەتا ئێستا بۆتە مەحبوبی خوددا، بۆتە خۆشەویستی خوددا. خوا دەفەرمێت إن الله يحب التوابين ويحب المتطهرين. چه نعمەتێکی گەورەیە، هەتا ئێستا عاسی بووی، هەتا ئێستا تاوانبار بووی، هەتا ئێستا سەر ڕێگای چەوت بووی، ئێستا بوویە خۆشەویستی پەروەردگار یەکێ لە خۆشەویستەکانی تۆی. ئەمە بزانین کە تەوبەیەکی ڕاستەقینە ڕابردوومان هەموو دەگۆڕێت، چونکە خوای تەعالی گوناحەکانمان دەبورێت. لە چەندین ئاەتی قورئان و ئەحادیثی پێغەمبەری ئازیزە ئەمە هاتووە کە خوا دەفەرمێ قل يا عبادي الذين أسرفوا على أنفسهم لا تقنطوا من رحمة الله إن الله يغفر الذنوب جميعا. خوای تەعالی بەڵێنی بە ئێمە داوە کە لە هەموو گوناحەکانمان دەبورێت. زیاتر لەوەش خوای تەعالی تەوفیقمان دەدا بۆ ئەوەی کە چاکە بکەین یان خراپەکانیشمان بۆ دەکا بە چاکە، وەکو خوای تەعالی دەفەرمێ ويبدل الله سيئاتهم حسنات. خوای تەعالی تبدیلی خراپەکانیان بۆ دەکا بە چاکە. ئەمە دوو معنای هەیە. معنایەشی ئەوەیە کە خوای تەعالی تەوفیقیان دەدا بۆ ئەوەی کە واز لە ڕابردووی خراپ بێنە سەر ڕێگای ڕاست، کردەوەی باش بکرد. معنای دووەمیشی وەکو لە حەدیثەکەی عەبدوڵای کوڕی مەسعود هاتووە ئەوەیە کە بەڕاستی ئینسانەکە تەوبە دەکا گوناحەکانی ڕابردووشی بۆ دەبن بە چاکە. ئەمە چه نعمەتێکە، ئەمە چه بەزەی هاتنەوەیەکە، ئەمە چه دەرفەتێکی زێڕینە بۆ ئێمە کە دەمانەوێ تەوبە بکەین. خاڵێکی تر ئەوەیە کە بەڕاستی ئێمە ئاگادار بین بەهۆی چەند شتێکەوە تووشی گوناح بووین، یان بەهۆی شوێنێکی خراپ، یان بەهۆی کەسانی خراپ، یان بەهۆی سایتی خراپ، کەواتە یان بەهۆی ڕێکخراوێک، بەهۆی حیزبێک، بەهۆی میدیایەک، بەهۆی شاشەیەک، بەهۆی پارە، بەهۆی لەشساقی، بەهۆی هەر شتێکەوە بێت، با هەوڵ بدەین تەغییر و گۆڕانکاری ئەساسی لەمانەدا بکەین. ئەگە بەهۆی هاوڕێ خراپەکانتەوە سەر لێ شێواوە تووشی گوناح بووی، پێویستە هاوڕێ خراپەکان بەجێ بێڵی، پێویستە شوێنە خراپەکە بەجێ بێڵی، پێویستە ئەم شاشە خراپە بگۆڕی بە شاشەیەکی باش، پێویستە سایت و مۆقیعەکان بگۆڕی بە شتی تر. کەواتە ئەمە گرینگە بەڕاستی ئێمە هاوڕێ باش بۆ خۆمان بدۆزینەوە، جێگای باش بۆ خۆمان بدۆزینەوە، دەرفەتی باش بۆ خۆمان بدۆزینەوە، واز لەم ڕابردووە بهێنین کە تێیدا تووشی گوناح بووین. لەبیرمان نەچێ ئەگەر بکرێ پێویستە مامۆستایان هاوڕێیەکی زۆر شارەزا و بەتوانەمان هەبێت بۆ ئەوەی لەگەڵ یابین ئەگەر لە شوێنەکە هەڵەمان کرد کەم و کوڕیمان هەبوو چاوەدێریمان بکات ڕاستمان کاتەوە بەدڵ سۆزانە. یەکێک لە خاڵەکان ئەوەیە کە بەڕاستی ئێمە ئیعتیبار بۆ منهەجدان نەک بۆ ئەشخاص. ئەمە زۆر گرینگە. زۆر کەسێ دەوێت تەوبە بکات، بۆ تەوبە بکە، ئەوەنێ فڵان کەس زینا دەکا، ئەوەنێ فڵان کەس حاجی وا دەکا، ئەوەنێ مەلا وا دەکا، ئەوەنێ شێخە وا دەکا، ئەوەنێ ئیسلامی وا دەکا. نا، تۆ حیساب بۆ منهەجەکە بکە. ئایا منهەجەکە ئەوەیە؟ نەخێرە، منهەجەکە ئەمە نییە. تۆ ڕێگای ڕاست بگرە، بە ڕێگای ڕاستەکەیە بڕۆ، شەخسەکان مەکە مقیاس و پێوەر، چونکە شەخسەکان قابلی گۆڕان هەیە تێنەگەیشتووە، هەیە تووشی تاوان بووە، هەیە بە هەڵەدا چووە، بەڵام منهەجە ڕاستەکە بگرە، وەگە بکرێ مامۆستایەکی سەر ڕاست ئینسان بۆ خۆی بگرێ بۆ ئەوەی کە بەڕاستی تووشی دووبارەکردنەوەی تاوانەکان نەبێتەوە. خاڵێکی گرنگ ئەوەیە کە بەڕاستی هێندە حەماسی مەبە، واد لێبێ کە بەبێ معلوماتی بێ دەست بە دەعوە بکەیت، جا پەلەیتیا بکەیت، جا حکم بەسەر خەڵکدا بدەیت، لەبەرەوەی کە تۆ لەزەر لە ئیمان دەکەی، فرمێسکت ڕشتووە، هەست بە خۆشی دەکەی، هەست بە ئارامی دەکەی، جارەوە ئەمە دەبێتە حەماسەتێک، دەبێتە لەزەت و خۆشیەک، وا لە تۆ دەکا بڕیاری بەپەلا لەسەر کەسانی تر دەدەی کەمە ئەو کات تووشی کێشت دەکات. بۆیە پێویست دەکات ئێمە ئوسوڵی دەعوە، بنچینەکانی دەعوە فێر ببین، پەلەیتیانەکەین و ئاگاشمان لێبێک باری خۆمان ئەوەندە گران نەکەین. ڕاستە تۆ ئێستا لەزەر لە عیبادەت دەکەی، بەڵام ژیانت دوا لێمە کە دوای پێت تەحەموڵ نەکرد هەتا سەر. بۆ معنایە بێ هەموو ڕۆژێک بە ڕۆژوو بی، ماوەڵەکەت هەموو بەخشی، هەر خەریکی قورئان خوێندن بی، هەر خەریکی زکر بی، هەر خەریکی دوعا بی، هەر لە مزگەوتا بی. ژیانی ئاسایی بەم شێوازە نییە. بە ئاسایی خۆت بژی، ڕاضی خۆت بکە، کەساوەت و کاری خۆت بکە،
هاوسەریەتی خۆت بکە پیشە و وەزیفەی خۆت بکە لە هەمان کاتدا کەسێکی مولتەزیم بە و هەوڵدا دوور بکەوە لە تاوان و لە خراپە. ئەگەمان لەوە بێ یعنی ئەمە پێویستمان بەوەیە بەڕاستی ئەگەر بکرێ ناوەندێک کە بێ پەیوەندی پێوە بکەین بەتایبەتی بۆ هەمومان ئاسانە لە هەر شوێنێک بین لە هەر گەڕکە مزگەوت هەیە لە مزگەوتە چەند مامۆستاکە چەند کەسانێکی شارەزا هەیە واگە بکرێ ئێسان پەیوەندی بگە بە ناوەندێکی تەحفیز یان دەرس خوێندن کە بەڕاستی ئەمە دەبێتە هۆکارێکی بەردەوامبوونی تۆ تا لەگەڵ چاکەکارانە بی تا لە مزگەوتا بی تا لە شوێنی باش بی لە حەسانە و لە پارێزراویدای بەڵام کە دوورکەوتیەوە لەو شوێنانە ئەو کاتی حەسانە بۆ ئینسان نامێنێ. با شەیتان سێڵمان لێ نەکا بە دووشتەوە یەکەمیان بێ هیوامان نەکە بەهۆی تاوانەکانمانەوە ئەدەزانم بۆ تاوان بکەم خۆم پێڕا ناژیرێ ناتوانم خۆڕا ناگرم نەخەیر عەزمت جەزم بێ خۆڕاگر بە پێشەقی و بە لەزەتی تەوبەکردن و ذکر و دوعا و لەخوا پاڕانەوە زۆر زیاترە لە لەزەتی عەرە خواردنەوە و زیناکردن و فاحیشە و لە باڕ و لە نادیەکان بوون. بۆیە ئەوەندەیە کوێ ناو لەزەتی عیبارەتەوە کاتی بە تەبیعەتی حاڵ وردە بێزت دەبێتەوە قێز دەکەی لەم شتانێکە پێتر لە پێشترا پێ دوابوون کە ئەمانە خۆشییان تێدایە. ئاگامان لێبێ قورئان خوێندن یەکێکە لە چارەسەرەکان، ذکرکردن یەکێکە لە چارەسەرەکان، دوعاکردن یەکێکە لە چارەسەرەکان و هەروە خوێندنەوەی ژیانی ساڵحان زۆر کاریگەری هەیە زۆرن ئەوانە ئێستا بەرنامە زۆرە دەبینن لەوانێک کە تازە تەوبەیان کردووە تازە پەشیمان بوونەوە گەڕاونەوە لە دوای تاوانی زۆر لە دوای ڕۆچوون لە گوناح و لە پێشێلکاریەکان بەڵام دەبینی ئێستا کەسی داعین کەسی خێرخوازن کەسی زۆر باشن نمونەی زۆر جوانن و کۆمەڵگا شانازیان پێوە دەکات دەکرێت ئێمە ژیانی ئەوانە زۆر ئیسفادە لێ بکەین و زۆر کەڵکی لێوە بگرین و لەوانەیە خوێندنەوەی ژیانی کەسێک یان متابعی ژیانە کەسە لەو کەسانە ژیانی ئێمە هەمووی بگۆڕێت و بەڕاستی ئیستیغلالکردنی وەقتەکان ئەمە زۆر گرینگە بە تایبەتی ڕەمەزان زۆر دەرفەتێکی باشە لەبەرەوەی کە لە ڕەمەزانە ماشەڵڵا هەموو دەرفەتەکان بۆ لەزەت لەکردن عیبادەتدا کۆ دەبێتەوە موسڵمانانی زۆر دەبینی ئەو مزگەوتەکان هەن ئەوە تەڕاویح هەیە ئەوە شەونێش هەیە ئەوە شەوانی قەدر هەیە ئەوە بە ڕۆژووبوون هەیە ئەوە قورئان خوێندن هەیە ئەوە ذکر و دوعا هەیە ئەوە خوێندنەوە هەیە ئەوە ئاپۆڕایەکی جەماوەری زۆر بەرەو گەڕانەوە دەچێت ئەوە زەکات و خەیرات هەیە یەکێک لە هۆکارەکانی ئەوەی کە بەڕاستی دڵی ئێمە نرم بکات بۆ ئەوەی لەسەرتەوە بەردەوام بین بەڕاستی ئەوەیە کە ئێمە بەزەیی خۆمان بەکاربێنین دەتوانین سەردانی خستەخانەکان بکەین دەتوانی کەسانی کەم ئەندام کەسانی هەژار کەسانی نەدار کەسانی بێنەوە بەسەر بکەیەوە ئاگاداریان بکەین بەڕاستی دەست بەسەری هەتیودا بێنی چاکەی لەگەڵا بکەی ئەمانە هۆکارن بۆ ئەوەی کە ئینسان دڵی نەرم بێ و لەسەر تەوبەکەی بەردەوام بێت ئاگادار بین ئەمە بەڕاستی باشترین مەشروع بۆ ئیسلاح بوونی ژیانی ئینسان بۆ گۆڕینی ژیانی ئینسان تەوبەکردن و گەڕانەوەیە ئەگەر بەرپرسانی وڵات ئەگەر دەوڵەمەندەکان ئەگەر خوا پێداوەکان تەوبەی ڕاستەقینە بکەن بۆ لای خوای تەعالا بگەڕێنەوە دەست بۆ باخەڵی خۆیان بەرن ئەو کاتی مجتەمع و کۆمەڵگا دەبوژێتەوە بە هەموو لاکدا قازان دەکەین چونکە یەکەم ماڵی حرام ناخۆی دووەمیشیان بە حرام ماڵ کۆ ناکەیەوە سێمیشیان بەخشندەی لەگەڵ کۆمەڵگا مجتەمەعدا دەکەی دواترش ئەو هەموو داهاتە زۆر و زەبەلاحەی کە بە ناحەق و بە ناشەرعی دەبردێ و دەدەزرێ و لادەندرێ ئەو کاتی بۆ خاوەنەکانیان دەگەڕێتەوە بۆیە ئێمە داوا دەبێت لە هەموو کەسێک بکەین تەمەنا بکەین هەموو کەسێک بە ڕێگای تەوبەدا و بە ڕێگای ئەم ئیسلاح و ئەم مەشروعە دا بڕوە چونکە بەڕاستی ئیعادەکردنەوەی ژیانە دووبارەکردنەوەی ژیانە دەستپێکردنەوەی ژیانە دووبارە لە دایکبوونەوەیە و خۆ دۆزینەوەی ومێد دەکەین کە ئینشاءالله کە ئێمە تەوبەکانمان بۆ ڕەمەزان و بۆ غەیری ڕەمەزان هەردەم بەردەوام بین و هۆکارەکانی بەردەوامبوونی تەوبەکەمان وە کۆسپەکان لە بەردەم تەوبەکردنمان لابەرین إن شاء الله وصلى الله وسلم على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم.